سڵاو ئەم شەویش بە گفتوگویەکی گەرمتر لە شەوی ڕابردوو هینەوە خزمەتتان. مژاری ئەم شەومان پاشەکشەی پرۆسەی پێکەوەژیان و هاوسەرگیریە لە کوردستانە. هەڵبەتە ئەتوانی بڵین لە جیهانە، بەڵام ئێمە لەسەر ئەم مێزە باسی کوردستانەکەین. لە کوردستانە بەپێی ئامارەکان لە هەر چوار هاوسەرگیریەک هەڵەوەشێتەوە و بە ئاماری دە ساڵی ڕابردوو لە 135 ڕێژەی جیابوونەوە زیای کردووە، لە 135. جامە دنیایەک هۆکار لە پشتێوەیەتی، بەشێک لە هۆکارەکان ڕەنگە ئابووری بن، بەڵام بەشێک لە هۆکارەکان هۆکاری دەرونی و سایکۆلۆجی و دنیابینینی هاونیشتیمانیانە لە ئێستاە. دکتۆر جان، قسەی تۆ چییە و ترافیک لایتێکە دروست بڵێ من لەبەرەوە بە کورتی دەرگای ئەم بابەتە بکەمەوە. ێژم پیاو جارە وێنای ناکەم، یا پیاوێکی باشە یا پیاوێکی خراپە. باش ژنیش یا پیاوێکی ژنێکی باشە یا ژنێکی خراپە. ئیتر ئەو ناوەڕاستە چییە با بێسێت ئەچن خێزانێک پێک دێنن. باش من پیاوی باش پیاوێکە زانم عەدالەت بەرچاو بکە و ئەخلاق بەرچاو بکە و ڕێز بگرێ و سۆز بگرێ و ئەرکی ماڵداری و خێزانداری و مناڵداری و خەرج و ئەمانە بواوەڕێ و ژنەکەی شەر بە هەمان شێوە. ئەم دوانە ئەچنە ماڵێک و ئیتریسا ئەم کوردستانە ئەم عالەمە هەر کوێژی هەر ژن و پیاوەکانە ماڵێکە و ماڵەکان بە پێی ئەو خەریتە منێژم ئەبن بە چوار ماڵ. لە ماڵی یەکەمە کامێرەی ئازیز کامێرە لە ماڵی یەکەمە پیاوێکی باش ژنێکی باش پێکەوە ئاژین. باش ئیتر پیاوەکە کەمی بێ ژنەکە یارمەتیەکە، ژنەکە کەمی بێ پیاو یارمەتیەکە، بێتیان پێکەوە یخۆن نەیان بێت پێکەوە سەریەکەن، هاوسەرن هاوشەڕ نیەن. ماڵێکی تر ژنەکە خراپەوە لێ پیاوەکە باشە، بۆوە ئەو ماڵە نەڕوخێت درێژەی بێت، ژنەکە هەرچیەک زەبرەکە پیاوەکە کۆتاتێ قەلەقە بێت ئەرچێ بێت ئارامی ێژێ بەشکۆ ماڵە نەڕوخێ. بە کوردی ئەمێژن پیاوەکە مووی نەرمە، پیاوەکە لاواز بووە، بەڵام گەرەکێ ماڵەکە نەڕوخی. بەو دیوە ئەم جار پیاوەکە خراپە ژنەکە چاکە. ئەم پیاوە هەموو ئازارێکی ئەم ژنەدا هەموو عەزیەتێکەکە هەموو زەحمەتێکی بۆ دروستەکە، بەڵام ژنەکە هەر سەبر وەرەگرێوێژێ بەشک و خاز بێ کە ئەز مناڵێکمان بوو خاز بوو. ئەم ماڵەیش زەردە، ئەمە دوو ماڵی زەرد، یەکێکی باش و یەکێکی خراپ ماڵێکی زەرد دروستەکەن. ماڵێکی چەس ئەمیان نەخونج ئەویان نەساز، ئەم ێژێ سیر ئەو ێژێ پیاس، هەرتکیان خراپن. ئەم دەوەکە لە ناڵ ئەو دەوەکە لە بزمان ماڵێکی سوورە. ئەگەر بێژم چۆنە ئەم ماڵانە ترافیک لایتەکە تماشاکەین، پیاوە چاکەکە و ژنە چاکەکە ماڵێکی تەباو بەختەوەرن، بە هەژاری وە بەختەوەرن، بە دەوڵەمەنی وە بە نەخۆشی وە بە دەسەڵات. ماڵە بێ ئارام و ناتەواوەکە ماڵە زەردەکان، یەکێکیان زاڵم و یەکێکیان مەزلوم، هەرتکیان لە مرۆڤایەتیدا ماڵیان، هەرتکیان لە ژیانی بەختەوەر بێبەشن. و ماڵە سوورەکە دوو زاڵمن یەکترە کوژن، مناڵ لەو بینەیە سوتەمەنی وەکو مەقەس ئەگەر مناڵیان بێ ئەی بڕن. بۆیە ئەم ماڵە سێومە ئەگەر دوای ێژێ مامۆستا هێدیە فەرمێ مەشورەت بکە بە پیاوی عاقڵ لێزان و پسپۆڕ ئەمین و عادڵ، لەگەڵ چوار شتان بگرە ڕەفاقەت، عەقڵ و زانست وەفا و سەداقەت. ئەگەر بە ئەم هەشت نوسخە من وتم عەقڵ و زانست و وەفا و سەداقەت لە تاکەکانە، و ئەگەر بە خۆیان حەلیان نەکرد لە ماڵە زەردەکە بچن مەشورەت بکەن بە ئینسانی لێزان پسپۆڕ ئەمین عادڵ، ئەگەر بەوە حەلنە و تەلاق باشترین چارەسەرە. با یەکێ دەرگایە بۆ خۆیان بکەن و بڕۆنێکی ژیانێکی تر ئەزمون بکەن. و ئەمیچە ئەرکێکە خاتە سەری حکوومەت، یاسا، پەروەردە، ئەخلاق، مامۆستایانی گشتی. ئەم ماڵە سەوزە بەختەوەرە، ئەگەر ئەم دوانەیش ڕاستکەینەوە کۆمەلگا هەمووی ڕاستە بێت. و ئەگەر ئەم ماڵە سەوزە بێدەنگی خۆی پارێزێ و دانشێ و نەقنەکە ئەم سوورە و دوانەکەیش، چون ئینسانە باشەکان قسەیانە و عەمەڵیان کەمە، ئینسانە خراپەکان عەمەڵیانە و قسەیان نییە. ئەم ماڵە پرشی شەڕی مناڵەکانی ئەدا لە مناڵی مردم،
تووشی شەڕەبن بە پێی ژمێریاری زۆرینەی ئەو کەسانەی وایان لە سجنا و خەتا کۆمەڵایەتەکان کردێ مناڵی بێ سەرپەرست بەد سەرپەرست تەک سەرپەرستن و ئەگەر قسەکەم ئاواتەوە بکەم فەرموو لە ژمێریاریەکانە لە 4 ماڵێکی بووە بە تەلاق ئەم شتێکە هەرەوە نیشانەدات وەێ لە زۆرێ لە عالەما لە 4 خەریکە ئەبێتە 2 خەریکە بەرەوسێ چەچوات کات بوو هۆکارەکانیش باش یاسا چیڵێت بێگومان بە پێی یاساوە پێی ئەو ئیشانێکی ئێمە ڕۆژانە لە ناو دادگاکانە ئەیبینین و ڕۆژانە و مانگانە ساڵانە ژماری دادگاکانی باری کەسێتی لە ناو دادگاکانە زیاکە ئێستا دادگاکانی باری کەسێتی لە دادگای سلێمانی بەرەو 7 دادگا ئەڕوا کە پێشتر 4 دادگامان هەبوو سیانمان هەبوو بەڵام بەردەوام لەبەر پێویستی ئەو دۆسیانی کە هەیە لەبەر زۆری ئەو کێشانی کە هەیە ناچارەکە دادوەری تردا ئەنرێ مۆزەفی تری بۆ دابی نەکرێ هۆڵی تر جاری وایە ناچارەکرێن کە هۆڵەکان بچووکەکرێنەوە بۆی ژماری کەیسی تری تیا ببینرێ بۆیە بەداخەوە ئێمە زۆر دەمێکە ئەم هاواراکەین ئەگەر لایەک لەم کێشە کۆمەڵایەتیانە نەکرێتەوە ئەگەر چارەسەری کێشە خێزانیەکان نەکرێت هەروەکو چۆن کێشەی ئابووریمان هەیە بەداخەوە کێشەی کۆمەڵایەتیشمان هەیە بۆیە بەپێی ئامارەکانی کە لە ناو دادگایە ساڵانە ئەیبینین و پێی ئەو بەراوردانی کە هەمانە لە بینی مەسەلەن 2 ساڵ لە 2021 و 2022 وەریگرین لە هەموو شارەکانە ڕێژەی تەلاق زیادی کردووە و ڕاستە لە بەرامبەریشا ڕێژی هاوسەرگیری زیادی کردووە بەڵام وەکو باسمان کرد بەپێی ئامارەکان هەر چۆنێک دابەشیکەی لە 4 هاوسەرگیریەکان بەرە و جابوونەوەچێ هەنێک جار بەڵێ و هەنێک جاریش بەداخەوە لە محافەزەیەکەوە بە شارێکی تر ئەگۆڕێ لە شارێکی تر لە 30 هاوسەرگیریەک بەرەو جیابوونەوە ئاچێ بەنمونە لە سلەیمانی ڕێژی جابوونەوەکان زۆرترە سێ بەیەکە بۆیە بەداخەوە ئێمە ڕۆژانە حاڵەتەکانی جابوونەوە بینین ئەگەر هەر کەسێک بێتە ناو دادگاکانەوە بینێت دادگاکان یان هۆڵی ئەو دادگانی کە تایبەتە بە یەکلایکردنەوەی دۆسیەکانی هاوسەران و خێزان و کێشە خێزانەکان قەرەباڵغترین دادگایە بۆیە ڕێژەی تەلاق زیادی کردووە و هۆکاریش زۆر کێشەکە بەس ئابووریە نەخێر کۆمەڵی هۆکاری تر هەیە کە ئەتوانین ئاماژەی پێبین بەوەی کە ڕاستە هۆکاری ئابووری هۆکاری سەرەکیە لە ساڵ چەند ئەی بە هۆکاری ئابووری تۆک و پارێزەرێ من پێم وایە وەکو دکتۆر فەرمووی ئەگەر تەبابن ئەگەر لێکتری تێبگەشتن یان هەردووکیان عاقڵ بن ئەتوانن چارەسەری کێشەی ئابووریش بکەن من وەکو خۆم و کێشانێکی بینم لەواچێ بڵێم ڕێژەی لە 75 بۆ 80 هۆکاری ئابووری بێ بەڵام ڕێژێکی تریشمان هەیە لە پاڵ ئەوەیە هۆکارەکەی لێک تێنەگەیشتنە لەوەی کە لەسەر ئەساسێکی هەڵا هاوسەرگیریان کردووە تەداخولی کەسانی دەوروبەرە تەمەن ئەوانە گرنگە لەگەڵ خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و تەکنەلۆژیا و ناپاکی هاوسەری کە یەکێکن لەو هۆکارانی کە ئێستا زۆربەی زۆری حاڵەتەکانی جیابوونەوە ئەگەر هیچ هۆکارێکیان نەبێت ئەگەر هیچ کێشەیەکیان نەبێت زۆر بە ئاسانی ئەتوانن دۆسیەی ناپاکی هاوسەرگیری ئەگەر ڕاستیش نەبێ بە فێڵ بۆ یەکتری دروستکەن یان خراپ بەکارهێنانی ئەوی مۆبایل کە ژنێک لە فەراغێکی عاتفی ڕۆحی هەرچێکا بێت پەنا ئەبا لە ڕێگەی مۆبایلەوە ئەوێت کێشەکانی ئەلکترۆنی بۆ خۆی بە هەمان شێوەش پیاوەکەش بە هەمان شێوەش لە فەراغێکا پەیوەندێکی تر دروستەکە بۆیە لەگەڵ هاتنە ناوی تەکنەلۆژیا لەگەڵەوەی کە خەڵک بە ئاسانی زۆر دەستی گەشت بە ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەگەڵەوەی کە هیچ سیستەمێک نەبوو چۆن ئەمە بەکارێنی کەوتینە کێشەیەکی گەورەوە کەوتینەوەی کە توانی سەیتەرە بکە بە ناو خێزانەکانەوە توانی ئەو کێشانی کە هەمان بووە کە لەوەی لە پێشترە لە ناو قانونەکانوانە هۆکارێک نەبوو بێ بەوەی کە بەهۆی مۆبایلەوە کێشەوە دروست بوو بێ من بیرمە لە 15-20 ساڵ پێش ئێستا کاتێک سەرتێم حاماتم بوو کە بابەتی چات هاتە ناو کێشە خێزانیەکانەوە هەنێک کەس پێیان سیر بوو یانوت ئەسڵەن چات چییە محکەمە نێ ئەزانی چۆن بیسەلمێنێکە ئەم فەیسبووکە کێ بەکارێنەوە کێ بەکارینێنەوە بۆیە ئەمە بابەتێکی تازە بوو هاتە ناو ئێرەوە بەبێ گۆڕانکاریەکان لەسەری سەرەوەی کێشە ئێستاوەکو باسم کرد زۆربەی زۆری کێشەکان کەیەتە لای ئێمە لەواچێ بە کێشەیەکی احتیاطی باسیکا بەڵام دواتر کە ئەڕۆیتە پشتی ئەم کەیسانەوە چیرۆکی تر ئەبینی کە زۆربەی زۆریان پەیوەندی بە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە هەیە دەستخۆش مامۆسا ئیسلام چۆنچۆنی تەداوی ئەم بریناکات ئیسلام چۆنچۆنی ئەتوانی ئەم تەداویە چارەسەر کات چۆن ئەتوانێ ئەم لە هەر چوار جێبوونەوەیە جیابوون لە هەر چوار هاوسەرگیریەک کەسێک جیابێتەوە بەڕاستی ڕێژەیەکی مەترسیدار زۆر خەتەرە ئێستا لە گەرمیان طبعاً بە سفەتی ئەوەی ئێمە پێشماوەیەک
ئامارێکیان قسە بەردەستمان هەرچەند وتیانم ئامارانە 100% یەکلا نەبووەوە بەڵام ئەو ڕێژەیە تقریبا خەریکە لە نزیکی لە 150 يعني بقي نيوي زواج طلاق دروسه به يعني بلا سنوري گرمیان حالتك زور بو هني بابتيش هي حزكم وكو اقدارتان يعني هني كيشي ناشته محكمه بلام كيشه كلا طلاق خرابتري لياتو يعني علاقه كان زور بخرابي بالراهمه بصفتي وي خل مزقود دي بولامان وكيشه كان عرضه كان لواني زور لمحكمه كيشه زياده بشتلاي مع مصايني يعني بلام با برشو بلاوي هموينا تلاي من ان مع مصاكان همو روجيك كيشا ديت بردسمان ومشاكل باسي عيس السليماني هاتوم من لنا سليمانيه خلق يقام قريله ما مصبي يا شيخ يزاني ما راس هيا لسليمانيه ودي ابو كلار هي لمنطقه دور ترى ودي ابو كلار بو بابتك ما مصيتر نيتوني بحال ما بس مونيا باجو برسالكي تو دم خال القران فرمي بيشو اياتك بخونمو زور جرينجا يا سادانان سر راي او الزامي تيابه رحمتي شي تيابه يعني مثلا بونو تو ترافيك لايت داني بدردي اوي جنابي دكتور افرمي دائما ترافيك لايت بو خلق داني ابي هول دي چون بيجا بزيت يابه مثلا بونو تو ترافيك لايت دابني تو ددق دابني مثلا ددق باس سور به ددق يصوز به خلق يزور به طاقته به ددق لس لبرو الرحمه دان 45 سنه 15 سنه ترتيبيه كان يعني راسه يا اساشتكي باشا بلا ما رحمتي شي تيابه نك ياسا بس الزام كردن وزخت وزور وزبن وبلان بلا جنا كان مترسن لموضوع او كاتا تشي دروسكي سنجر دروسكي خو القران بنما هيك يا سيدا انا برا لبلسوس برا لخوشويستي برا لدلداري برا لعشق برا لجواني برا لبيكوج نازم هادشي بيجم هاد شلون بالله ما قصي زياده خو فرمي ومن اياته ان خلق لكم من انفسكم خوا لە خۆتان ژنووی دروست کردووە لە خۆتان پارچەیەکە لە خۆتان جگەر گۆشەی خۆتانە ئەمە بنەمای یەکەم من أنفسكم أزواجا أزواج يعني كي لازمان عربية زوج يعني تاك أما تصحيح لغوية لا يقوم عن زوج يعني جوت كلمة زوج لازمان عربية معناه تاك ده تاكي هاو تاكا كي تربيش أما زوجي أمايا بويا قردوان بيالن زوجين زوجان يعني دو زوج دو تاك يعني جوت لازمان عربية وتري الشفع بهر حال أزواجا يعني هاوتاتان بودروس كراوا أما خالق يتر من أنفسكم أزواجا لتسكنوا يعني بوي شوني آرامي وسكنا به بوي بشي لبال ديتو خما كانت بودا باسكي وجعل أم جعلش بخوي بندكي ترياسايا يعني خواي قرو مهربان قبولك لنيوان تانا دوشتي دروس كروا مودة ورحمة خوشويستي لبينتان دروس كروا رحمتي شخصة بينتان سۆز و بەزەی من خۆم تێم تێکیە دەم چ بەندێکی یاسایی هەیە ئەوە پارێزەر لەگەڵ من دانیشتووە چ بەندێکی یاساییە هاتووە بێت پێ بڵێ بەندێکمان داناوە ئەی هاوسەرەکان خۆشەویستەکانی یەکتری ئێوە جێگەی ئارامی و سوکنە ئەم شتانیتیانێژن با بەمە عاتیفە و دڵداریە چەند موهیمە یاسا ڕێژی لەگەڵ یەک پارچە خۆشەویستی میهرەبانی دێ یاسا کەیسەکان دەچێتە یاسا کە ئیتر میهرەبانیتیان نەماوە آخر ئەسڵی یاسا دانانەکە بەلە ئەوە ئاسان ناتوانین ئێمە کێشەکان چارەسەرکەین پێویستمان بە کۆمەڵ ناسە بە دەروون ناسە بە کۆمەڵگایە مەبەستمەوە نییە مەبەستمەوەتانی قورئان تۆ پرسیار لێم نەکەڵێ ئیسلام چی پێیە من بۆیە بێتان بسەلمێنم کە یاسا لە شوێنێکی زۆر دوورە ناگەێتە قورئانە زۆر قورئان زۆر جوان بابەتەکان عیلاجەکە هەموو شتێکی تایە بەندیشە یاسایشە التیزاماتە حقوق واجباتە بەڵام بە شێوەیەک عیلاجەکە بە شێوەیەک میهرەبانی خۆشەویستی تۆ چۆنە تێی کاتێک یاسایەک دائەنەی ژنە خەیتە سەنگەری پیاوەکە ئەڵێ ژن ئەگەر پیاوەکەت وتی نازام چی ئاوا بکە ئاواش کاتی بەردەوام کاتێ ژنت لە سەنگەری پیاوەدانە پیاوت لە سەنگەری ژنادانە قەت عایلە سەرکەوتوو نابێ گرنگ ئەوەیە ئێمە لێرە زۆر مهمە یاسادانەران ئەوانەی کەوا مەجلیسی تەشریعین بێن هەوڵ بدەن فێر بن لە قورئان و فێر بن یاسادا بنن هەوڵ بدەن سەری کێشەکانی کۆمەلگا بکەن نەک هەر شتێک مەسەلەن جەماعەتێک لەسەر پێیان باشە یا منەظەم من کۆمەڵشتم نووسیسە جوابی پرسیارەکەی تۆنی ئەگەر مەجال مایەوە جوابێ دەمەوە بۆ تەحدیدیەوە کارەکان بەڵام ئەوەی کە ئیسا ئاماژەی پێکەم ئەوەیەکەوە یعنی تۆ تقریبا وەکو مامۆسایەکی ینی نەقد هەیە لە یاسا کە یاسا هۆکاری سەرەکیە منەڵێم یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بۆ ئەمە بەڵێ یاسادانان تەشریع لە کوردستانە لەبەر ئەوە هەر بڕۆ ئیملایان غەڵەتە تەسەوڕەکەی بە عەرەبی نووسن غەڵەتە بە کوردی نووسن غەڵەت ئیملای زمانەکەی خۆیان نازانن کێشەمان لێرەیە خەڵکانێک بۆتە یاسادانەر ناگەڕنەوە بۆ لایەنی زانستی بۆ بابەتەکە
هەرچەند نازان منەمە چەندێک یاسایی لەسەر مەکەوێ بەڵام ئەمە حەقیقەتێکە بەداخەوە. دکتۆر جان ڕێژەیەکی مەترسیدارە بەڵێ. لە چوار هاوسەرگیری لە کوردستانە هەڵبەتە مێچێک لە بەرنمەکانمان ئەوە بێ هەروەکو با بڵین پێشەکێکی بچووک کە ئێمە لە ڕووی نەتەوەییشەوە چەند لە زەرەراین کە خێزانەکانمان لە هەڵوەشانەوە بێ حتا ژمارەی مناڵ ئێمە دراوسەکانمانەوە مژارێکی ترمانە بێ ئینشەڵا لە ئایندا یعنی مناڵ ئێمە با بڵین دراوسەکانمان عەرەبە فارسە تورکە مەسەن لە وڵاتی چووکوێران خەڵات بۆ مناڵی پێنجەم دانراوە بۆ هەموو زۆرفە اقتصادیەوە بەڵام ئێمە سەرباری وەی مناڵیش لە کەمبوونە جان لە 20 پیا و ژن ینی دەبنە ماڵە 21 مناڵ نەبێت ئەو وڵاتە لە ناوچوونای داوە دانێ بۆ بەرنامەکەی خۆمان یعنی ئێمە مەترسیەکی نەتەوەییشمان یەتە سەر کاتێکە پرۆسەی زەواج ینی پرۆسەی جیابوونەوە بەداخەوە لەم ڕێنجایە قسەی تۆ چییە؟ بێگومان ئەو ماترسێکی زۆر خەتەرە وەوا خەتەریژی نەل کوردستان تەنەیە ئەی نەل هەر چوار پارچی کوردستانەیە کوردستانیان گۆل وڵاتی پەنابەریەنە ینی کێشەوە احتیمالە زۆر پێخۆشە میشە تۆ ئەی بیتەوە ئەو بەشەی کوردستانیش کاتوانین بینی کێشە دووبلە من کارم زیادەترە زیادترە سەبەبی ئەوژی ئەوەش بەرگۆ خەڵکی مەوەختی گۆ پەنابەر دبن ئەو کێشی خۆش وڵات لەگەڵ خۆتێنە وڵاتی غەریبی وڵاتی پەنابەری لەگەڵ خۆتێنن دقەناعەتی مدا دەتەسەووری مدا ینی سەبەبێکی مشکلێکی مەهەیە دەستپێکە ئاواکردنا عائیلەک باش ینی وەختی گۆ دوو کەس گەنجێک لەگەڵ کەچێکی زەواجی دکن ئەو زەواجە برەنگێکی نەجوان تێکردن چۆن برەنگێکی ینی تەسیری جڤاک کولتور عادات لەگەڵ مەبووە گۆ ئەو عائیلە برەنگێکی جوان دروست نابێ حتا گۆ عائیلە ماڵباتێکی برەنگێکی جوان کاری بێ ژیان بکێ دوو تەرەفن هەم گەنجەکە هەم کەچەکە هەر ئینسانێکیش ماڵباتێکی هاتیە هەر ئینسانێک خودان فکرەکە هەر ئینسانێک خودان عقلەکە هەر ئینسان خودان طبع و عاداتی مختلفە مە فێر بوونە من کەچێکی بێنم ئەو کەچە گەرەک هەر تشتی خوا ئەو کەچە تەمەنی خوا 18 ساڵە 20 ساڵە لە ماڵە باوی خۆ ژیان کردە کولتور و عادات و عقل هەمە ماڵباتی خۆ گرتیە وەختی گۆوەرێ لەگەڵ من شوو بکێ زەواج بکێ گەرەک هەر تشتیش بیر بکێ من ببمە ئەنە ڕەبکم الئەعلە مەوا فێر بوونە گەرەک ئەو ئافرەتە ئەو کەچە هەر تشتیش بیر بکێ وا تشتێکی نەدرستە ئەوە تشتێکی نەطەبیعیە ئەوە کلتورە یان دینە ناوە کلتورە بەرکی دهین جالدا تەفسیری مەی ئاینی هەنە ئێ فقهی هەنە پشگرتی ئەو مەسەلە دکن هەنێک تەفسیراتی مەی فقهی هەنە پشگرتی ئەو مەسەلە دکن پیا و ڕەبی عایلێ ئەنۆ پیا و ڕەبی عائیلەیە ئونو نابێتێ وەک ئافرەت فکرێکی تە هەبێ یان نەرینێکی تە هەبێ عەکسی ئەو پیاوە یان جزیدەی ڕیا ئەو پیا و دەرکەوێ ئەو مێرە بۆ ئەو خاتری گو عائیلە برەنگێکی جوان دەرباس بێ سێ تشت پێویستن یەکەم هەردوو طرف هەم کەچ هەم گەنج کوڕ گەرەک تەحملی مەسئولیەت هەبێ ئەو ئینسان گەرەک فێر بێ بێراژی مەسئولیەت دووەم گەرەک خودان سەبر و تەحمل بێ سیەم گەرەک قبولی بکی گو ئیختیلافی هەیە ئەو ئافرەت ئەو کەچ نەمینە منە عاقلەکی وێ خوای گەورە عاقلەکی دایدا ئەو عاقلە عەکسی عاقلێ منە ئەگەر ئەو هەر سێ تشت نەبن نابێ ئەو کەس زەواج بکەن مخابن ئەم ئیرۆ من محتاجی سیارە باژۆنم هەر کەس مەومەد بێژێ هەرش ئیجازەی قیادە دەرخە بۆ من ئیجازەی قیادە دەرخم دچم مەکتەب مەدرەسی ئیجازە هەیە من فێر دکێ موضوعێکی زۆر پیسە موضوعێکی زۆر بەرەدایە وەک ئیجازە لكن موضوعێکی زۆر گرنگ مینا ژیانە زەوجیەک نییە بۆ فێر مینا حیاتە گۆمە ژیان گەل هەفتوو بکەن کەسێک نینە ئەو گەنجە بێنێ چ کوڕە چ کەچە فێر بکێ بێ ژیان چۆن دەرباس دەبێ دەستخۆش من دکتۆر یەک پرسیارم بۆ تۆی حەزەکەم تۆش باش جۆلەوە بابەتە بگری دکتۆر باسی کرد یەکێک لە کێشەکان کێشەی قوبوڵ نەکردنیە و یەکسانیەیە مامۆستا تۆش گوێیەک بگرە باشە ئەڵێ ژنەکەش و پیاوەکەش ئەبێ ینی خۆیان تەڵقین بن بۆی کە دوو مرۆڤی یەکسانن ئەم خاوەنی بیرکردنەوەی خۆیەتی خێزانەکەشی خاوەنی بیرکردنەوەی خۆیەتی بەڵام یەکێک لە کێشە کلتوریەکان ئێمە باسی کوردستانەکەی
لە ڕووی دەرونیەوە کاتێک کە پیاوێک کوڕێک ژنێکێنێ لە سا ئەتوانم بڵێم ئەگەر زیارڕووی نەبێ هەشتای کورە وەڵان نەوەش لە سانەوەی بەرپرسیارەتی مەعیشی و ژیان ئەکەوێتە سەر پیاوەکە ئەبێ ئاڵتونی بۆ بکە ئەبێ خانووی بۆ بکە ئەبێ نازانم چی بۆ بکە ئەبێ مارەی ئەوە بکە ئەوە بکە بە ناڕاستەو خۆ لە ڕووی دەرونیەوە تۆ هەستی تەمەلوکە زیا ئەبێ بۆ ئەم کەسە و هەستەکەی کە ئەمە احترامن پەرژینێکی قایم بێ هەستەکەی ئەمەت کڕیوە هەندێک جار ئەکەوە نەمەعاملەی قورسەوە ئەوڵێ 50 مسقال ئەوڵێ 80 مسقال ئەوڵێ 90 مسقال ئەوڵێ 100 مسقال ئەوڵێ نەوەڵا هاتوون 120 مسقالیشان بۆ کردووە نەماوە نەخێر ماڵەکەی وابێ کەوانتەرەکەی لە فلان شوێن بێ شوقەکەی لە فیسە ئەم پیاوە هەست بە تەمەلوکە کات چکە هەستەکە شتێکی کڕیوە ئەمە یەکێکی تر نییە لە هۆکارەکانی ئەوەی کە ئەو یەکسانیە بشێوێ وەک نمونە بۆ من دەرباس بووە من چوومەم بۆ خاتری خواستنی ئافرەتێک بۆ پیاوەکی باشە ماڵباتی داخوازی ئاڵتونی کردنا داخوازی حەقی مهرب کردنا داخوازی شیری دایک کردە لە وڵات شیری دایکژی شیری دایکیژی خواستیە پاشی مەجبور بووە قبول بووە ئەوە بەحسی بەری 6 ساڵ دەکەم لەوە باژارێ وبرتال ئەلمانیا بەری 6 ساڵ کوردیمە ئەلمانیا پشتی ئەو گەنجەژی عاشق بوو ئەو گەنجەژی ئەڤیندار بوو هەر شتی قبولی کرد پشتی قبولی کرد بۆ من بێژێ مامۆستا من بۆ خوا کری مگوارێ وەڵا کاکەتە بۆ خوا کری ئەنی ئەگەر من شیری دایکدا من حەقی مهربدا من ئاڵتون و زێریژیدا حەقی ئەوە نایت کە تۆ ئیترەوە بێ بەڕەبێ عایلەکە دکتۆر چون لە بابەتی تەلاق بالمناسبە مژارێترمان زەواج نا ئێمە وریابین باسی کێشەکانەکەی بڕێ دیاردەی خراپ نییەن شتەکە خراپە ئەنا شتەکە دیاردەی زانیاریەکە دوای ئەوە ئەنقلابی سەنعەتی کریا و ڕنسانس ڕوویدا و ژن بوو بە خاوەنی پارە تۆ سێ قۆناخەکەی فیمینیزم تماشاکە فیمینیزمی یەک دوو فیمینیزمی ڕادیکاڵ ئێستای تر ژن بە پیاو لە فیمینیزمی یەکیان و ژن بکەنە مرۆڤ لە دووە بوونە مرۆڤ و بوونە یەکسان لە سێ ماوتیان پیا و مرۆڤ نییە با ئەمە هەرکە غەڵەتەکانیان میساکار پێو نییە کات نییە ژن کە بوو بە خاوەنی مالکیەت پارە کەوتە باخەڵی و بوو بە خاوەنی دەسەڵاتی خۆی ئاگاهیەکی پیا کرد حەزی کرد منیش ئەو حەزانی خۆمە بچەست پێنم لەم ژیانە ژیانێکی هاو بەشە هەرکمان شەریکین بۆ یەکانە ئێمە دوو زەواجمانە زەواجێکی کۆنی پیاوسالاری هەتایی کە هێشتاش ماوە زەواجێکی مدرنی تازە و کە ژنی ژەژێ من مرۆڤم تیا و مافم هەیە ژنێکە خۆی بە مرۆڤە زانێ و داوای مافەکاتێکی پیاوەکەیە ئەچنە شەڕێک شەڕەکە شەڕی کولتورە شەڕی ئەقڵە شەڕی زانستە لێکەوتەکەی تەلاقە ئێمە تەلاقەکە بەخراوە زانین وەلێ ئاگابوون و ئەم ژنە خۆ خراو نییە داوای مەفەکە لەو پیاوە داوای مافەکە لە باوکی خۆیەژێ مەم فرۆشە مەم دە بە پیاوی پیر بێڵە بە حەزی خۆم زەواج بکەم بە زۆر دام و بەش و تەلاقە سێنمیسا آخر ئەو هۆکارەکانی تری تەلاقیش تماشاکەین ئێمە من ئەگەر بە من بێژێژم ئابوورینە هیچ گرنگترین خاڵی هۆکاری تەلاق خۆ نەناسینی کەسەکانە خۆیانیان نەناسیە کوڕ و کچێک لە بازاڕا بە حەزێک چاوێنەکەوێک و حەز لە یەکەکەن و ێژ نادێ بشنەوە ژورە قسە بکەن ێژێ تۆ لە چی حەزەکە ێژێ من ڕەنگیشین ێژێ دێ خۆم منیش ڕەنگیشینم خۆش لێتێ تەواو دەیتر من و تۆ تەواو بووە هێشتا وەکو مامۆساوتی ئێمە چۆن شۆفیرێک فێرەکەین بۆ شۆفری ئەبێت بۆ سەیاقەت هەم خوێندنی بێ هەم لێ هاتووی بۆ زەواج کە گرنگترین شتە لە ژیانی مرۆڤ چەند کۆرسی دەروون ناسیمان کردەوە چەند کۆرسی کۆمەڵ ناسیمان کردەوە لە مەدرسە خۆشەویستی بابەتێک کەس فێری کەسەکەی بکەن تعهد هەیە وەفا هەیە ئەمانە چون بابەتی خێزانین ئەمان نەخێزانێک تێکەدەن بۆ یەکانە من ێژم تماشای زەواجی کۆنەکەی تەلاقینەوە خۆ هینەوە نییە تەلاقینەوە بەختەوەرون هینەوەسە بیرۆکەکەیان جۆرەکی تر و ژنەی و من وەزیفەمە ژنی ئەم پیاوەمە و تەکلیفێکەوە لەسەر وەک تۆ قەرزێواوەلات و ئەبێ بیدەیتەوە بە کەسێک کەی خۆشحاڵ کەی خۆشحاڵی وەختی قەرزەکە بدەیتەوە ژنەی و من تەکلیفە شوو کەمەیان و کچەکە شووی نەکرە دەی خۆ عەزەوێکە یعنی وەزیفەی و شوو بکە کوڕەکە ژنە بۆ نەخواستە دەی خۆ کوڕەکە سوێڵی دەرکرە و فلان بلوغیان لە نەزەران نەرد ئێمە بۆ زەواج کەسەکەشێ باڵغ بێت ئێمە وامانزانێ بلوغیانی توانای زاوزێ بلوغی ئەقڵمانە بلوغی باخەڵمانە بلوغی عەتفمانە بلوغی کۆمەڵایەتیمانە شەڕ نەکردن بلوغی کۆمەڵایەتیە نەک شەڕکردن هەموو گەنجێکە چوە کارەتیەکە کەسێک باڵغە کارەتێکەکە چووە شەڕی کرەوە ئاشتی پێیەکە
ئێمە ئەو بلوغانەی تر باز کاتەکە کەمە کەسەکە بلوغی نەکرەوە ئەچین خێزانگیری بۆ کەین و یان خێنە ماڵێک و سەقفێک و ئیتر چاوەڕێن تەواو هەموو شتێک تەواو بێ نە وان نییە بیری ئەم سەردەمە ئینسانەکان گۆڕیا جارێک تریشتم مارکس ێژێ تا ئیسا دنیامان تەفسیرە کرد بێنەوە با ئیسا دنیا تەغیر بدەین گەنجی ئەم سەردەمە ناڕوانێ بە خێزانگیریا وەکو تەکلیف وەکو تەفریح پیایە ئەڕوانی لە تەکلیفا تۆ ئەبێ وەزیفەکە ئەداکەی سێ وەزیفەمە بەرانبەر بەم خێزانمە ئشترنبرگ لە عشقا هێژێتی هێژێ عشقی ڕاستەقینەی خێزانی سێ شتە یەک خۆشەویستیە دوو حەزی جنسیە سێ تەکالیف و وعدەگەل و تعاهودگەلی بەڕێوەبردننی خێزانێکە هەر سێکە بێت ئەتوانی بیوە یەکێکیان کەموێ کێشە پێیاکە ئەم کەسە بێ ئەمسیانە چووەسە ناوی پرۆسەی خێزانگیری وە ئەمسیانیە پێ نییە ئێمە چاوەڕێن خێزانگیریەکەی بچواتە بەرەوە ئەمسیانە تەکلیفە یعنی ئەبێت تۆ ئەمسیانە ڕەوا بکەی ئەگەر توانی ئەمسیانە بۆی بڕێوە تۆ هایتە خێزانێکی بەختەوەرە بەڵام ئیسا من ئەمسیانمە فێری کوڕەکە نەکردەوە و باوکو دایکێمەوە ئاتماشایەکن یعنی ئیسا من بۆ چاوم تەکلیفمە ئەبێ ئەگەر نابینای چێ هەر دەرنەیە بیڵمی وەکو چاوەڕوانمە خێزانمە باوا و داغا و بنەماڵی لێمەوە ئەیانڕوانی چاوەکەیش نابینایە هەرەی پاراست دەرمانی تێکرد ئەی و با هەر بێت چاوەکەی دەرنەکرد ئیسا وەک چاویلکە ئەڕوانیوە خێزانەکە پێم تێ ناوەڵا دەیگۆڕم تەکلیفە ئەخلاقیەکانی تیا لە بین چووە وەختی ئەچیتە ئەوروپا ئەو پیاوە باسیەکات من لێکۆڵینۆم لەوێ کردێ خۆشەویستی لە ڕەوزەوە فێری مناڵەکرێت کە هەنۆز حەزی سکسی هەڵنەسا حەزەکەم هەر بینەرێ لە من گوێری ئەمە تاقیب کاتەوە ئەگەر کوڕ و کچێکی تەمەەن 6 ساڵتان بینی وەکو باوکو دایکیان خۆیانیان ڕوت کرەوە باوەشیان کروێکە سزایان نەدەن ئەگەر سزایان نەدەن هینیەوەسەر لە دەروون ناسی ئاگان نیەن کوڕ وەختێکە زانێ کوڕە کچ وەختێک ئەزانێ کچە تەمەنی بچواتە ژووری 8 ساڵ بۆ خەڵک لێم تێبگەن هەر دوای ئەم پرۆگرامە لە مناڵێکی 6 ساڵ بپرسن بێژن کوڕی یا کچی ێژێ کچم ئەگەر کچ بێ ێژی چۆن نەزانی ێژێ قژم شۆڕە ناوم لەیلاس لە مەدرسەی لە ڕۆزەی کچانە دانیشتم تەکی دایکما ئەچمە مەسبەح ئەمانە ێژێ بێژە ئادەی جلێکی کوڕانە بکەمە سەر و ناو بکەمە حەسەن چی و پێێ ێژێ ئەبم بە کوڕ کوڕەکەیش بە هەمان شێوە دیارە هێشتا جنسیت نازانێوە لە ئەندامی زاوزیە بوو بە 8 ساڵی لێ بوو بە 9 ساڵی بۆەوە شتەکە خاسبی پێکی لی بپرسە کوڕ ێژێ بەڵێژی چۆن نەزانی ێژێ دێ عیبە مناڵێکە هێشتا نەگەیەسە بلوغ لە 9 ساڵە ئەوردە و شتانت ئینەوێ ئالیا ئەبێ فێری وەفا و خۆشەویستی کوڕ و کچێک دروست بکەین کە حەزی جنسیان نییە ئێمە بەریانە دەین تا 15 ساڵ لە کۆڵانە بەدزی باوکو دایکیانەوە لە ئەسنەپە لە هەرکوێ یەکترە دۆزنەوەژن حازرین بۆ خێزانگیری هەموو شتێکمان دەیەکە چی هێشتا نەیزانیە دۆستایەتی ینی وەفا تعاهد ئەخلاق دەستخۆش باسی یەکسانیمان کرد ئەو پرسیارە دکتۆر لە ڕووی دەرونیەوە تقریبان وەڵامێکم وەرگرت یەکێک لە کێشەکان وەکو دکتۆر باسی کرد کێشەی یەکسانیە یعنی وەکو قانون پێتانوانی ئەو کللتوری کە هەیە ئیتر لە سا هەشتا نازانم ئەم ڕقەمە تا چەند ڕاستە ئێڵێم بەڵام دڵنیام لەوە زیاتریشە بەڕاستی لە سا هەشتا ئەم تەکلیفە لەسەر پیاو ماڵەکە خانووەکە ماڵ چوزانم ئاڵتونەکە مناقەشەی ئاڵتون مناقەشەی ئەوە ئیتر بینین جوێک دروستە بێ بۆ ئەم پیاوە کە هەستاکایتر بە بێمنەت ئەم ئینسانی کڕیوە چکە معاملی لەگەڵ دایکیا کردەوە بە 100 مسقال مقابل معاملی لەگەڵ باوکیا کردەوە بۆ فلان شوقەیتر وەکو کاڵا سەیری ئەم حاڵەتەکە ئەمە یەکێک نییە لە هۆکارەکانی نایەکسانی و ینی پیاچوونەوەی کللتور هەڵبەتای کێشەکار ئەمە نییە بەڵام ئەمە وەکو یەکێک لە کێشەکان وەکو باسمان کرد هەموو ئەو قانونانی کە ئێستا هەیە لە عێراق و لارێمی کوردستان بپی ئەم گۆڕانکارانی کە ئێستا هەیە لە بەسەردەمای پێویستی بە گۆڕانکاریە و ئێمەش خۆمان وەکو باسمان کرد گۆڕانکارێکی گەورە بەسەرمانە هاتوو ئێمە ناکرێ ئەو ژن و پیاوەی کە لە ساڵی 1970کانە چۆن ژیاون و بەچی ڕازی بوون هەمان ئەو کچ و کوڕی کە ئێستا هەمانە بە هەمان بەوە ڕازی بن وەکو باسمان کرد جۆری کێشەکان گۆڕانکاری بەسەر هاتووە و تەنانەت جۆری توژیەکانی گۆڕانکاری بەسەر هاتووە جاران لێیان بۆ دەستشکان بۆ قاچشکان بۆ لا چاوشینکردنەوە بووە ئێستا جاری وایە تەنانەت قسە پێوتنیش نییە تەنانەت تەنها لە ڕووی دەرونیەوە ئازاری ئەیە قسەی لەگەڵ ناکە حسابی بۆ ناکە کە ئەنەما لە ماڵەکەیان نییە دوایش ئەڵێ خۆ من نەدەستم لێیاوە نەجنێوم پێوتووە نە هیچ شتێک کاتە من چیم لێ کردووە بەڵام حربی عەسابی لەگەڵا کردووە بۆیە گۆڕانکاری هاتوتە پێشەوە و ئێمە ئەبێ وشمان بیر نەچێەوە ئێمە لە زۆربەی حاڵەتەکانی ڕۆژانەمان ئەیبینین
قانون ڕاستە لە ڕووی مارەییەوە لەو ڕۆژەوەی کە عەقدی زەواجەکرێ حەق و نەفەقەی ژنەکە لەسەر پیاوە و هەر لەوە شۆ هاتووە کە بۆچی پیا و میراتی دوو ئەوەی ژن ئەبا لە بەرەوەی تەکلیفێکی زیاتری لەسەر و لە بەرەوەی نەفەقەی ژن خوشکە دایکە ژنە مناڵە کچەکێتی لەسەر پیاوەکەیە بەڵام هیچ کاتێکیش ڕێگری نییە لەسەرەوەی کە ژن ئێستا هاوبەشە لە دروستکردنی ماڵا بۆ پیاو ژن ئێستا کرێخان و ئەیە ژن مەصرفی ڕۆژانەکە ژن سیاری پێەیە مناڵەکانی بەخێوەکە و زۆربەی ژنان لە کۆمەلگایە زۆربەی نییە. بەڕاستی ئەوانەی کە معاشخۆرن ئەوانەی کە ئیشەکەن ئەوانەی کە زۆر کەمینەیە. زۆرمانەیە بۆی ئەخرم گۆڕانکاریە دروست بەڵێ بووە. ڕاستە. تۆ ناکری هەر بڵیت لە بەرەوەی ژن ئەم پیا و ئەم شتانی دابین کردو بۆ ژنەکەی ژن مافی ئەوەی نییە کە داوای هەنێشتی تر بکە ئێمە بەپێی چونکە ئێمە یاساکانی ئێمە لە شریعەتەوە وەرگیرا و لە باشە. شریعەتی ئیسلامی و تەنانەت و وەکو شیرەی ژنێک، ئەیا بە وەکو مناڵەکەشی پارێزەرێک، بۆی هێوجرە وەرگرێ وەکو ژنێک بەو ژنانە چی ئەڵەیت کە پێش پرۆسەی زەواج یەک دنیا متەتەڵەباتیانەیە بەناڕاستە خۆ پیانەڵی کە کاتێک متەتەڵەباتەکانە داواکاریەکانە زیابوو لە پرۆسی زەواجە بەیانیش پیاوەکە و بەپی ئەو داواکاریانی کە هەو بووە دەسەڵاتێ بێ بەسەرتا یعنی ئەبێ یەکسانی لێ شۆ دەست پێ بکات بەڵێ ئێمە وەکو باسمان کرد کاتێک تێگەیشتی باس لە لە پرسیارەکەم؟ بەڵێ باسی لە پرۆسی گۆڕانکاری و یەکسانی و هاوشانی و هاوژینی. هاوژینی ئەکەین بێکەوە ئەبێ هەردوو لە وەکو باسمان کرد بنەمای هاوسەرگیریەکە چۆنە تەفاهومەکە چۆنە ڕێکەوتنەکە چۆنە لە سەرەتاوە ئەوەیە بە خۆشحاڵیشەوە بنەزانم کێسە زۆر گۆڕانکاری ڕوویاوە وە زۆر کوڕ و کچی گەنج هەیە کە لەسەر بنەمای لێک تێگەیشتن و تەفاهوم و ئەسڵەن داوای مارەیەکی زۆریشیان نەکردووە و ئاڵتونێکی زۆریشیان نەکردووە هاوسەرگیریان کردووە بەڵام لەو لاشۆ چەندین حاڵەتی ترمان هەیە کە من وەکو نهێنی پارێزی ئیشەکەی خۆم وەکوم حامی من نامێ باسی چیرۆکەکان و کەیسەکانی ڕۆژانە بکەم کێنە بەردەمم بەڵام چەندین ژنمان هەیە کە معاشخۆرە و هاوبەشی لەگەڵ مێردەکەیان کردو تا خانوویان پێکەوە ناوە بەڵام دوجار خانۆکە بەناوی کێوەیە بەناوی پیاوەکەوەیە کاتێکە ژنەکە جیابێتەوە ژنەکە هیچ مافێکی ناکەوێت لەو خانووە بۆیە بەڕاستی یەشتا ئێوە ئەگەر لە ڕواکەی ترەوە هەنێک حاڵت ببینن کە پیاوان لەم حاڵەتەیە مافیان خوراوە و مافیان پێشلکراویان تەکلیفی زیاتریان لەسەرا ئێمە بە حکم ئیشەکەمان و بە حکم ئەوەی کە زۆرترین ئێمە ئەو کێشانی کەبین کەیسەکانی ژنانن ئەوانش لەولاوە زڵمیان دەکرێت ژن نییە لە کوردستان ئاڵتولی خۆی نەفرۆشت بێ بۆ خانوو ژن نییە مەسەلەن زۆر ژن هەیەوە زۆربەی ژن هەیە کەوایان کردووە معاشەکەی خۆی خست بێتە مەسەلەن پارەی مێردەکەی و ئیشی پێکرد بێت و دوایی بزنسێکیان پێکرد بێ خانوویەکیان کرد بێ سیارەیان کڕی بێ هەمووی بەناوی پیاوەکەوێ دوایی کە لە مۆزوعی تەلاقا سلماندنی ئەوەی کە چەنی هی ژنەکەیەوە چۆن ئەو مافی خۆی وەرەگرێتەوە قورسە بۆیە بەڕاستی ئەمە پێویستی بە گۆڕانکاریە بەڵام تەنها گۆڕانکاری لە ناو یاسایە ناکرێت ئێمە تەنها بە یاسا بڵین تو ئەگەر ئەمە دوات نەکرد ئەمە سزاکێتی ئەمە عقوبەکێتی ئێمە ئێستاشە لە مۆزوعی سزایە پێویستمان بەوەیە کە عقوباتی بەدیلەمان هەبێ ئێمە هەر ناتوانین بە سجن ژن یا پیا بترسێنین ئێمە ناتوانین هەر بە غەرامە وا لە خەڵک بکەین کە بترسێ ئێمە ئەبێت بە هۆکاری تر هانیان ببین بە هۆکاری خۆشگوزەرانی بە هۆکاری ئەوەی کە تۆ کاتێک ئەگەر تونند و تیژێک کە بەرامبەر بە خێزانەکەت بە مناڵەکەت کرد لە بەرامبەرە کارێکی پێ بکەی ڕۆژانە کارێ بکات ئەوان بەڕێزان نازانن ئەوانی لە ئەوروپا و لە دەرەوەن عقوباتی بەدیلە هەیە مەلعەبێکی پێپاکەنەوە مەکتەبێکی پێپاکەنەوە شوێنێکی پێڕەکەخەن شتێکی پێچاکەکەن لە جیاتیەوەی کە تۆ بیبیتە سجنەوە هەم ئەرێک لەسەر حکومەت زیاکەی هەم خۆی مەسەلەندا ئەبڕە لە ئیشەکەی هەم لە ڕووی دەرونی و وایلیەکەی کە جارێکی تر ئامادە نیە بگەڕێتەوە بەلای خێزانەکەی بۆیە هەموو ئەم پرۆسانە پێویستی بە گۆڕانکاریە بەڵام لەگەڵ ئەوەشان من هاوڕانیم لەوەی کە لەم سەردەمەیە هەموو تەکلیفەکە لەسەر هەموو پیاوانە بە عمومی لەم سەردەمەی کە باسمان کرد لەم گۆڕانکاریانە و لە سەردەمی تازەگەری و هێنانە دەرەوەی ژن و بۆ بواری کارکردن و بازرگانی و تیجارەت جارێکی تری ڕاستە بەڵام ئەگەر بیرە نەچێ هەتا ئێستا ژۆک و کللتور وەنیە دکتۆر ئەوە تا لە باسی 5 ساڵ پێش ئێستەوە بووە خێزانی کورد لە ئەڵمانیا ینی معاملە لەسەر شیری دایکێک بەڵام ئەمە کللتور و عادات قورسە گۆڕانکاری ڕاستە بەڵام هەتا ئەم دقەیەش ئێمە قسەی تیاکەین هەر کوڕ ئەبێ بچێ بۆ داوای ژن و هەر چوزانم ینی هەر پرۆسەکە هەر تقریبان ئەگەر زۆر بەدەنیانەش بێ هەر ئەرکەکە لەسەر شانی پیاوە ئەم ڕێژەیە چیمان پێڵێ ئەم ڕێژەیە ئەگەر وا بمێنێتەوە مامۆسا لە ڕووی ئاینیەوە تۆ قسەم بۆ بکەنی ئەگەر ئەم ڕێژەیە لە چوار پرۆسەی زەواج دانێکیان فەشەل بێت
چیمان پێڵێت چی چاوەڕێم کۆمەڵگەیە بەداخەوە هەنێک شوێن هەیە لە گەرمیان لە بیرم چوو بڵێم لە 100 بۆ تا 85 ئەوە شتێکی زۆر لە 85 85 طبعا ئەمەی کە مقارنەکە با تێبگەین خەڵک چەند زەواج کراوە چەند تەلاق هەیە بە ڕێژەی لە 185 تەلاق بووە بەرامبەر زەواج بەرحەڵ بە لە ساڵی پێش 2004 تەمان من ساڵی 2017 چوومە مالیزیا چوومە چەند شوێنێک کوالالامپور و پترۆجایە کە شوێنی پەرلەمان و شتیانی تایە یەکێک لەو مۆزوعانە کە پرسیارم بە دوایە کردیان پێش 2004 ڕێژەی تەلاق لە مالیزیا لە 132 بووە یاسایەکیان دانا نیزامێکیان دانا سیستمێکیان داناوە لە دوای 2004 ڕێژەی تەلاق دابەزێ بۆ لە 107 یعنی ئەمە 32 بووە طبعا هەموو یانتیان کاکەمە زۆر خەتەرە لە 132 تەلاق یعنی سەیەکە و زۆرە و دەی بۆی عیلاجی بکەن باش إمام عثمان فرمي إن الله لا يزع بالسلطان ما لا يزع بالقرآن أو إخوات وأنا بدأ صلاة دار بيك بقرآن نايكا ده صلاة دار وأنا بنظام وسيستم دانا كي شيء إيمل ليك خلالي سركي ترين شوين أو تاني إيمل لولاتا دا أنيشين جولا خلقانك أجرين يعني هيج بلاني كان بوج يانية سير وضع كان خلق قصيتيانا كان مثل بون من الدوام أكريه دوام ناكريه خلق سناكا دوام أكريه ناكريه بام نالك خوانواري نبي يعني أما هيج لوضعك ناجولينه كيشكل ليريه إيما چی ئەکرێت لە کوردستانە سیستم دابنرێ بۆ نیزام مەسەلەن بۆ منیسە خاتون کۆمەڵێک شتی پێشکەش کرد مەسەل وتی ژن نییە ئاڵتونی نەفرۆشتووە من یەکی لە چلان مەسەر باس خۆمەکەم من مقدمە و مؤخرم بۆ خێزانم کرد لە ژیانمە یەک مسقاڵیم نەفرۆشتووە مقدمەکەیش و مؤخرەکەیشم بۆ کرد بەدەست خۆیەتی و وتومە هی خۆشتە هەرچیشی پێەکەی ئەمە واز لەوە بێنە ئیسە کێشەمان لەمە نییە با بینە سەر ئەوەی کەوا ئایا زۆربەی ژن لە کوردستانە نەفەقەی ماڵ لە کرێخانووەدا زۆربەی وایە زۆربەی وانە ئایا بەڕاستی ئەو ژنانەی کەوان نەفەقەیان هەڵگرتووە و لەگەڵ پیاوەکانە خۆیان و پیاوەکانە توان کاریان لە کوردستان دەستکەوتووە ئەمە کێشەی خێزانێکیان عیلاج کردو چەند کێشە ئەوانەی مەسەلەن لە خێزانێکە دوو کەس مۆزەفە یەکێکی تر مۆزەف نییە ناتوانێت ژن بخواسێ ئایا ئەمە کێشەی زیاد کردو یا کەم کردووە کێشەی زیاد کردووە عیلەیەکە کەسی مۆزەف نییە ئەمان دوانیان مۆزەفە بۆ خۆیان وەزعی باشە ئەم پارێزەرە و پیاوەکەیشی مەسەلەن دکتۆری زانکۆیە بۆ نمونە مەبەستم ئەو نییە مەبەستم یەکێکی ترە من بۆ خۆم مەلای مزگەوتم لە ئەوقاف معاش وەرەگرم و مەسەلەن ژنەکەیشم مامۆسای زانکۆ بێت کە نییە مامۆسای زانکۆیش پارە وەرەگە ئێمە ژیانێکی ڕەفاهی سارەی جوان ماڵی خۆش ڕێک و پێک یەکێکی ترەیە کەس وەسیلەیەکی نییە لەبەر کاسەی پڕ ئاشتی ماڵ ئایا بەڕاستی تفعیلکردن و پارەخستنە بەردەسی ژن کێشەکان ئێمە بێن دراسەیەکەن خۆمیسە ناڵێم وەڵا بێن ژن وا لێ بکەن ئایا کێشەکان عیلاج ئەکا یان کێشەی عایلەیەک حلەکە کێشە بۆ چەند عایلەی تر دروستەکە ئەگەر بێت و ئەو وەزیفەیە مەسەل ئیسە لە ئەمریکا پێشماوەی وتیان کاکە لە عایلەیەک یەک کەس بۆ هەیە وەزیفە وەرگرێ پیا و ژنە یەکێکتان ژنە پیاوەکە لە ماڵدانژێ ژنەکە مۆزەف بێ پێشماوەی ئەمە تەقدیم کرا بۆین باشە ئێمە پلانمان چییە بۆ ئەمانە ئەو خەڵکانە کە ژنیان نێنەوە ئەو کە ژنیە ناوە لەبەر پارە مەجبورە خۆ فەرمووی لە پێشە فەرمووی زۆربەی حاڵەتەکانە گەڕێتەوە بۆ مۆزوعی دارایی اقتصادی یعنی نزیکەی گەیاندە لە 185 واتە بابەتی اقتصادی کاریگەرێکی زۆر سەرەکیە کێ ئەتوان ئەمانە عیلاجکە ئەمانە بابەتێک نەبێ یاسادانەران باسی کرد ئەگەر نیەتێکی پێکەوە ژیانی تەندروستە بێ آخر دەیکەنانیە بۆ آخر ڕۆژێک خێزانانی کە جیابنەوە من ڕووداوێکت بۆ باسکەم تۆزێ پێ بکەنی ئەو قسەی و پێ لە متاویانی ئەو نسبەی کە لە هەر چوار خێزانێک جیابێتەوە بە هەژارن ئەکسەرێتی زۆر ماڵە دەوڵەمەن و خانیان تەداخلی قسەکە بکەم دەوڵەمەنی و هەژاری ڕۆڵە بینێ وەلێکانە ئەوە گرنگتر پەروەردەی دوو کەسەکەس و شێوەی خێزان پێکێنانە کەس ئایا یەکتریان گەرەکە ئایا فەهمی خێزانگیریان کرا ئایا بلوغی ئەقلیان ڕوویدا ئایا دەرفەتمەندا پیان بەر لە دەستگیرانی لێک تێبگەن ئایا بنە ماڵەکان حاڵی بوون زۆرە با من نەچمە ناوی باش ئەگەر ئەوانە ڕێکوێ ئابوووریەکە ناتوانێت ئەو ڕۆڵە ببینێ هێمە ئەوانەیشمان هەر لە تاکە کەسەکە و ئابوووریەکە هەر تاکە کەسەکە خۆی کێشەی ئابووری هەست بەر لەوە بێتە نایەن بام دەستخۆش ترمان هەیە ینی لە ئامارەکانە کێشەکەمان ئەوەیە ئێمە باس لە ئاماری تەلاق و هاوسەرگیریەکەین و تەواو بەڵام نەتەمەنی ئەو کەسانەی تەلاقە درێن چەنە
نا ماوەی هاوسەرگیریەکەیان چەنە و هۆکارەکەی چییە؟ یعنی بۆیە ئێمە هێشتا پێویستمان بەوەیە کە ئامارێکی ورترمان لە بەردەستا ڕاست. بێت بۆی دراسە بکەین ڕاست. چەند کەس هاوسەرگیری کردو چەند کەس تەلاقی دراوە ئەی باشەی نابێ بزانین چێن ڕێنجی ئەم تەمەن کەسانە شتەکانمان هەیە و کێن ئامارانە نەخێر نیمانە یعنی بەڵام تۆ بەسەرەن بە عشوایی کەسێک بێت ڕیسێرچێکەکە ئەڵێ لەم ساڵە ئەو نەکەسە چەنە ڕاستەکە لە دەکەیسی بەردەمی تۆ ڕەنگە بە ئیشتیاداتی خۆت بڵێ هەشت ڕۆژانە هەردوو حاڵەتەکە بینم کەسێ ئەبی سێگەرەکی و ڕیسرچ بکایە من ڕیسرچەکان هەر هەمیشە تۆ نمونونەکە و بچووکە فراتەحلیلمان گەرەکە متا شیکاریەکمان گەرەکە ئەبێ لە هەزاردانە ڕیسرچێکی تر بکەین بەڵام ضرورە دادگا ئامارێکی دوای قسە خۆشەکە چی قسە خۆشەکان مامۆستا نووری فارس پیاوێکی نووسەر و مامۆسامان بوو لە خزمەتیا کتێبی مختصر و جەمع الجوامع مەخوێن وتی کاتی خۆی ماوە تەبەن درێژ بێ ڕووداوی خۆشی لابوو باش وتی کاتی خۆین لە ئاوایی ماڵ باوکما بووە مەلایەک هاتووەتە شوێنێک و تازە ژنی خواستۆ مەلایەن بووە وتی شەوان خەڵکاتوە لە دەرەوە دانیشتن وتی سەیرەکە مەلاژن منجڵک دێنێ ئاوا دایە نات و ئەوە بە تەپڵ ئەدا لێ و مەلاگەش هەڵەپەڕێ باش تەمسیلێکی خۆش دیارە ها وای مەلاژن ئەدا لە منجەڵەکە و مەلاکەش بۆی هەڵەپەڕێ وتی شەوێ دوانسیان خەڵکی ئەوای کۆبوونەوە بزانام مامۆستا بۆ واکە کاکە معقولە تۆ مەلای مزگەوت ژنەکە تەپڵ بۆ لێ باوە خەڵکی ئاوایی بزانێ تی ڕۆیشت ماڵیان مامۆستا ئەمە چی ئەم تەپڵ لێدانە ئەم هەڵپەڕکێکردنا وتی وەڵا بێژنە مەلاژن مەلاژن ئەمە چییە ئەم فیلمە چییە تۆ مامۆزایکەن وتی وەڵاوە پیاوەکەم تێ توێژێ وەڵا جاران خۆم تەنیا و منانم نەوە سە تۆشم هاوردەیە نان نییە بخۆین خەفەتە خوا من شێژم خەفەت بخوا بەین بێت و خوتبەی بۆ نادرێ بێژم پیاوەکە پیاوەیە چاوی نییە خوا چاوی نەداوە پێمان پیاوەیە ئەوەی هەیە پیاوەیە ئانەکشی نەقسنی خوانەیدا بەرەوەڵە پیاوەیە ژنێکی هەیە لەسەر خواردنیش کێشەی بۆ دروستەکان من ڕازیمەوە هیچی نییە خوا نیعمەتی پێ نەکرێ بەرەوەڵە دڵی خۆش بوو ئاداڵ سەباڵ پەڕین ئەوی لە بیری هەومۆ باش ئەمە خۆی سە وازەحە ئەمە ژنێکی ساڵح خوای داتێ سەبرەگرێ لەسەرەوەی باری دارایی خراپە وەکو ئەوەی جەنابی دکتۆر فەرمووی بەڵام ڕۆژێ دوو سێ من و ژنەکەم سێ ڕۆژ چوار ڕۆژنانی بۆ نایەرمەوە ڕۆژانە تێمە پیاژە پیاوەکە قەیچێکە تۆ هەر خۆتمەیە بە قوربان خواردن ئەساس نییە گرنگەوە تا تۆمەیە میش هەموو ڕۆژە تێمەڵێم بە قوربانی چاوت بم هەی چاو کاڵەکەم چاو جوانەکەم ئازیزم خۆشەویستم ڕۆژێ دوو سێ چوار پێنج ڕۆژنانی نەخوار شەشەم ڕۆژە کاکە تف لە ناو چاوم تووتی کە نانم دەرێ وایە ئەوانیە دکتۆر پێوتی خۆزگای ئەو نەی تۆ سەربەرزیمان بۆ تێری تۆ نان و باوە باشە کاکە ئەوە نییە با بە ڕۆژێ دوو سێ چوار قبول ناکە آخر من خۆم من مەلای مزگەوتم و ژنەکەم دکتۆرەی جامیعەیە یان پزیشکە هەموو ڕۆژە ئەو نەپارەتێ هەموو مانگە ئەو نەپارەتێتە بەردەسم ئەوە هەموو ڕۆژێ تێتۆ ڕۆژێ چاوم جوانە ڕۆژێ لوتم جوانە کاکە لوت و چاو بخەرە ناو تەنەکەی خۆڵت تیکەی نانم دەرێ کاک من دامێژم میوان تێ بۆ ماڵمان سێ ڕۆژ لە ماڵ تا داوەتی کە هەموو ڕۆژە یاخوا بەخێر بێ پێڵاوەکەی بۆ بایاخکە خزمەتی بکە کەلپەلەکەی بە قوربانت بووم زۆر خۆشحاڵ بووم ێژە کاکە تف لە ناو چاوم تیکەی نانم دەرێ بۆ خاتری خوا نامگەرەکە پێڵام بۆ یاخ مەکە کاکە خێر نەیەم تۆی بیتەوە بۆ ئابووری ئابووری یەکێکە یەک لە چلانە هەزار کێشە هەیە بەڵام مەبەستمەوەتانێ لە کوردستان ئەیسەونە گوێ لە ڕێکخراوەکانی ژنانەگرن بۆ دروستکردنی کێشە لە بینی عایلە و دروستکردنی سەنگەر لە بین ژن و پیاوە بەڵام ڕێکخراوەکانی ژنان ناچن لە دەرگای ماڵەکان بن بڵێن ئەدا لە دەرگای حکومەت ئەدا لە دەرگای حکومەت یاسادا بۆ لای ڕێکخراوەکان خاتونی پارێزەر ئەم ئەڕۆن ئەدا لە دەرگای حکومەتێژە بێ یاسادانە باژنەکەی ڕێکخراوەکان لەکوێوەیە خێزانەکان ئەگەر کێشیان نەبێت بۆ ڕێکخراوەکان ئەگەر نێن بۆ لای ئێمە آخر کێشەکە آخر من ناڵم کێشە نیە ئەم کێشەکە قوڵتر ئەکاتەوە ئەم دێت سەنگەر دروستەکە لە بینی ژن و پیاوە ئەم دێ مشکلە دەمت دکتۆر جان سێ دەقەمان ماوە هەموو بەرنامەکە و دوا قسەم بۆ بکە بێگومان ینی صحبەتی گوهات نەکردن هەمە صحبەتی باشن ینی هناك مسألة مرفعم دكي ولكن من حەز دەکەم ئیشارەت بکەم إنه نەحەمە ڕەنگی طلاق غەڵەتە جار هەیە طلاق جارە سەرکردنە بەر ئەو نقطەژی بێگوتن ینی خەڵک فام نەکەین وەڵا مە بەحسی کێشەی طلاق دەکەن ولا طلاق نەباشە ولا طلاق خراپە لە ئاگر بێ ئەم دوو کەسە هەر بمێنەوە لە بەرۆی کە عرب دەبێژن ینی دەرمانی هەری داوی کەیە کەوی کرد داخکردنە تا جارنا هەیە طلاق گرینگە نەخاسم وەختێ گۆمە فێم بکەن ئەساسی بنگهی ئاواکردنی عائیلە ئەو ئینسان کولتوری مەڕێ نادی هەفتوو ناس بکەن يعني ما بحسي مرحلة خطبة دكن دزجري دكن درجستي دكن أو مرحلة جماعتها بدون ناس ناكن أو إنجخ مع مرور الوقت بزمن
انسان هەفتوو ناس بکی جار هەیە ئینسان باشە مناسبە لكن پشتی 2 ساڵ 3 ساڵ نەما حەز دەکەم لەگەڵ ئەو ئینسان بەردەوام بکەم ئەوات زمانی پێخەمبەر دەژی عليه الصلاة والسلام دەچێ بووە ئافرەتێکی هاتیە جەم پێخەمبەر عليه الصلاة والسلام گوتی یا رسولی خوا من حەز ناکەم لەگەڵ ئەو ئینسانە بەردەوام بکەم پێخەمبەر عليه الصلاة والسلام بێژاوە پیاوەکی نەباشە گوتیە ناوەڵڵا مەصرفی گوتیە ناوەڵڵا ناخۆشی گوتی حەز ناکەم پێخەمبەر عليه الصلاة والسلام جێرە گوتیە ردی عليه حديقته ئەو بابەتی خولع مەژێرە دەبێژن مەوزوعەکە و مەهری وی لێ ڤەگەرێنە فجار هەیە گۆ مەوزوعی تەلاق چارە سەرکردنە ئەوە بلەک ملەکی دی وبحثی یاسا دکن من داخوازالی بورینێ دەکەم بەرکی حەقی من نینە ئەو تەداخلا بکەم یاسا بتەنێ نەکافیە بدەهان یاسا وڵاتی مسلمانان هەنە لكن ئەو یاسا وەختی گۆ عەدالەت نەبێ تەنفیز ببێ قیمەتی ئەو یاسا فلسێکی نییە بۆ ئەو یەک مەوزوعی عەدالەت مەوزوعێکی زۆر گرنگە ji bo xatirê got ew mewzu'a bi dirist bimeşê. Duwem me pêwîst e ew seqafetê got îsta di nav milletî me de heye bo Kurdistan em ew seqafet biguherin. Min gel yanî Doktor Xanî me ferqekî zor cawaz heye nabeyna mewzuî bilûğ û nabeyna mewzuî têgihiştin got me fiqhî îslamî de jê re dibêjin ruşd. موضوعي الرشد جداية موضوعي بالغ بون ما فير بونا إنسان جو بالغ بوا جرك أو إنسان زواج بك من زور كسي ناس دكم زواجي دكن يعني تشجيعي منالي خبو زواج دكن نجبر جو والله عائلك آفا بكن أو محتاجي چند منالج بو خاطري آلي كاري بير بكن بير فرق ناكي أو خزانش كودي هاتية چون هاتية كلتوري ما دريا هنك آلي كاري بابتي فقهي أو آفرتا من عبد من جارية من كولا اللي ميزدكن ما محتاجي ثقافتك دي بين ميدان وأواد دو إنسان أو إنسان جيانك هف باش قرب دو بكن نبي ويستا وك أو ثقافتك أمره هي جرك جن قرباني بياو بي أو غلطة دەسەکانە خۆش بێ دوا قسەم بۆ بکە و کات نەما بەداخەوە کە ئەمڕۆ زیاتر کە باسمان لە تەلاق و جیابوونەوە و کاریگەریەکانی کرد تەنها خیاڵمان لە ژنەکە و پیاوەکە بوو بەڵام بەڕاستی یەکێک لە لێکەوتە خراپەکانی کە ئەکەوێتەوە لەسەر تەلاق و جیابوونەوە مناڵ قوربانیەکەیە کە بەداخەوە لە ناو یاساشە زۆر مافی مناڵ و گرنگی پێنادرێ و ڕێک نەخراوە و کۆمەڵگاش لە دوای ئەوەی کە بابەتی تەلاقێتە پێشەوە ئاخیر شتە بیر لە بابەتی مناڵەکان ئەکرێتەوە بۆیە بەداخەوە تاکو ئێستا وەکو چۆن باسمان کرد یاساکان پێویستی بە گۆڕانکاریە بە هەمان جۆر باسی مناڵ زۆر گرنگە لە ناو لە بابەتی جیابوونەوەیە و چۆن ڕەچایی مافی بینینی مناڵەکە حەقی مناڵەکە ئەکرێ کە پێویستە ئیش لەسەر مناڵ بکرێ کە قوربانیەکەم دەسەکانە خۆش هۆکاری تەلاق زەواج ئەگەر زەواج نەبێت تەلاق نابێ وەلێ هۆکاری زەواجەکان نابن بە تەلاق تێگەیشتنە با زەواجەکان تێگەیشت و بکەین ئەگەر بەرنامەیەکی بۆ دەسەکانە خۆش بێ لەسەر بۆچوونی جەنابت و بۆچوونی هەمومان بۆ ئەم شەوتان شاد بە سبەی شەو ئەم شەو هەموو باسەکەمان بەداخەوە نێگەتیڤ بوو بەڵام سبەی شەو باسی عەشق و خۆشەویستی و پێکەوە ژیانەکەین بزانین چۆن ئەتوانین ژیانێکی جوان دروستکەین بێکەوە شەوتان شاد